بینەر و بیسەرین کوردستان 24 ئەف دەمەوە باش هیویا دەمێن خوش و سەلامەت بووەت خازین. خوشحال و بەختەوەرین جارێک دێن هاتینە خزمەتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکە کاتیش بەرنامەوە بەرنامەیە کوردی. یا خویایە و ڕاپەرین و سەرهەلدانا بەهارە ساڵە 1991 دەواازەکێ مەزنە بۆ ئەڤڕ و سوبەهیا گەلەی کورد. بەلێ ئەوە ji بوومە گرنگ ئەوە کولوی دەمێ و حتا ئەڤڕژی پند و دەرسان ژێفێر ببین و بکارین وەک پێتوی مفای القوناغا دیفراپەرینێ وەرگرین بۆ ئبدەزڤەئانینا خەونێن نیشتیمانی و نەتەوەیی. ji bo giring ragirtin û berisragirtina vê yadê dê mijara xeleka bernamê bi Kurdî il dor ev ê mijarê bît û çendîn pirsyar dihêne arastekirin bû zorberêz Mamoste Abdurrahman Sidîq. Zor bixêr bê Mamoste Rêzdar. Selam spas. Mamoste weke me amaje pêkirî gelê Kurd ke raperîna mezin kirî il sala 1991 raperîneka werçerxaneka mezin bûye et dîroka gelê Kurd a. لەوما مدوێتن ئەم vê وەرچەرخانێ بکەینە مژار ناوavê خەڵکێدا و بپرسین قورئان چاوە فێردکەتن ku mifay وەرگرتنê mifay وەربگرین ل ڕۆژانên مێژووی. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. هەموو جار ئەڵێن ئێمە وەکو گەلی کورد کەمتر لە گەلانی دەوروبەرمان سوود و مفامان لە ئیسلام وەرگرتووە بۆ کێشە نەتەوایەتیەکانمان. ئەوەش دیارە ڕاستەقینەیەکە و هەندێک لە ڕاستی تێدایە. کەواتە بۆ ئەوەی ئەو قۆناغانە تێپەڕێنین هەمیشە لە بەرنامەی بە کوردی جەختەکەینەوە تاکی دەکەینەوە لەسەر چی لەسەر ئەوەی کا چۆن یادەکانمان بۆنەکانمان پەیوەستکەینەوە لە ڕێگەی قورئان و لە ڕێگەی ئاینەوە تاوەکو بزانین چۆن ئێمەش بتوانین وەکو گەلانی دیکە لە ڕوانگەی قورئانیشەوە سوود وەرگین بۆ ئەو کێشە نەتەوایەتیەکان. هەڵەیەکەیە هەموو جار دەوترێت چیرۆکە قورئانیەکان. لە ڕاستیدا چیرۆک لە زمانی عەرەبی یعنی قسە و قیسەس. قسە و قسەس گوتمان ئەگە سەیری قورئانکەی لە قورئانە وشەیەک نییە بڵێ قیسەس هەمووی ئەڵێ قەسەس فەقسوسی القەسەسە ئەبینی بۆچی خوددا فەرمووی فەقسوسی القەسەسە لەعەلەهم یەتەفەکەڕون بیر بکەنەوە گوتمان لەبەرەوەیە کە بەڕاستی خەڵکێک نەڵێ ئەوە چیرۆکە خودداگە مەبەستی چیرۆک بایە چیرۆکێک جێڕایەوەمان نا خوا سوبحانەهو وتەعالە ئەمەی ناونا وەکچۆن لە سوورەت القەسەس بۆ نمونە بەدوڵ چوون ئافەرین کەواتە نەیگوت سوورەت القیسەس خدا ناڵێ من چیرۆکتان بۆ ژێڕمەوە ئەڵێ ئەم ڕووداوانەی کە بۆتان باز دەکەم و لە قورئانە بۆم ناردوون بۆ ئەوەی بە درێژایی ڕۆژگار تەقەسی الحەقائق بۆیە خوا لە قورئانە دەفەرمێ لە هەر زمانی دایکی موسا بە کچی خۆی دەڵێ بڕۆ بە دوای موسای براتا بگەڕێ وقالت لأختیه قصیه یعنی متابعی بکە بە دواداچوونی بۆ بکە ئاسەوارەکانی بزانە ینی جۆرێک لە بیرکردنەوەی تایە یان فەرتەدا عەلا ئاثاریهما قەسەسا یان وەکوتت خوا دەفەرمێ فەقسوسی القەسەسە کەواتە زۆر ئاگادار بین وشەی قیسەس جایە لە قەسەس لە قورئاندا قەسەسە بەڵێ بۆچی قەسەسە یعنی ئەم ڕووداوانی لە قورئاندا هەیە ئێوەش بە دواداچوونی بۆ بکەین باشەوەتە وێ چ پەیوەست وێ چەندێڤە هەیە کۆم سوودی لێ دیروکێ وەربگرین ئەوە پرسیارە کلیلەکەیە کەواتە خوددا لە قورئاندا چی فەرموو دەربارەی ئەمە یەکێک لەوانەی کە بۆمان دەگێڕێتەوە ئەڵێ ئێوە بە دواداچوونی بۆ بکەن ئەوەیە کە خوددا لە قورئاندا فەرموویەتی وەلەقەد ئەرسەلنا موسى بئایاتینا چی بکە ئەم هەموو نیشانە و بەڵگەکانی خوددا کە دامن بە موسا سەلامی خوای لەسەر خوددا دەفەرمێت لە پێناوی ئەوە بوو ئەن ئەخرج قەومەکە من الظلومات إلى النور کەواتە لێرەوە بۆ دەردەکەوێت پەیوەندیەک و پەیوەستبوونێکەیە لە نێوان پەیامی پێغەمبەران لەگەڵ نەتەوەکەی خۆیاندا یعنی ئەم ئايات و ئەم هەموو بەڵگە و نیشانە و تەورات و ئیتر چ نووسراو بێت چ بینراو بێ ئەم هەمومان لە پێناوی چی ئەن ئەخرج قەومەکە من الظلمات إلى النور ئەم قەومەی خۆت و ئەم نەتەوە و گەلەی خۆت لە تاریکیەکانەوە بۆ ڕووناکی بەرە باشە دوای وەذەکرهم بئەیام الله چیان بیر بخەرەوە ڕۆژانی خوددایان بیر بخەرەوە کەواتە ئەلێرەوە ئێمە دەوەستینەوە ئەمە پەیوەستەکەینەوە بە ڕاپەڕین یەکێک لەو ڕۆژانەی کە تیایدا دەڵێن یوم من ئەیام الله یعنی چی دەڵێ هەموو ڕۆژێک کە ساڵ 365 ڕۆژە باوا بڵێن هەندێک جار 366 ئەمە هەمووی ڕۆژی خوددایە بەس خوددا بەمانەی بە هەندێک لەم ڕۆژانە دەڵێ ئەیام الله ڕۆژانی خوددا ئەیام الله لە قورئاندا یعنی چی خوددا بە موسا دەفەرمێ بە گەلەکەی خۆت لە تاریکیەوە بەرە بۆ ڕووناکی وەذەکرهم بئەیام الله ڕۆژانی خوددایان بیر بخەرەوە یعنی چی یعنی ئەو ڕۆژانەی کە تیایدا ئێوە کارێکی ناوازە کارێکی نایابتان ئەنجامدا تیایدا سەرکەوتن تیایدا ئەزمونێکتان وەرگن ئەو ڕۆژانەی کە
بۆنەیەکی نیشتیمانی و نەتەوەیی تێدایە بۆ ئێمەش ئەوانەش بە نسبەتی ئێمەوە پێوترێ ئەیام الله جا لەبەرەوە خدا دەفەرمێ وذكرهم بأيام الله إن في ذلك لآيات لكل صبار شكور صبار و شەکوور یعنی خۆی سابر دیارە کەسێکی ئارامگرە شاکریش کەسێکە سوپاسگوزارە بەس کە ئەویان هەردووکیان سیغەکەی گۆڕا شێوازەکەی لە قورئاندا گۆڕا ئەوی لە سابر سەبار وەکو چۆن زانایانی تەفسیرەڵێن هەموو زیادەیەک لە مەبنا ئەبێتە زیادەیەک لە مەعنا بە کوردی یعنی هەر کاتێک پیتێک بۆ وشەیەک زیاد کرا مادام لە داڕشتنەکەی زیاد کرا ماناکەشە گۆڕێ کەواتە بوو بە سەبار سابیر بوو بە سەبار شاکریش بوو بە شەکوور یعنی زۆر ئارامگرتن یعنی زۆر سوپاسگوزاری کەواتە ئێمە تا ئەو ساتە وەختەی ڕاپەڕینمان کردووە لە قۆناغێکی ئارامگرتن نبووینە ئارامگرتن بەمانای ئەوە نییە بە زوڵم ڕازی بووینە یعنی ئاراممانگرت و نەڕووخاین خۆمان ئامادە کرد بۆ ڕۆژێک وەکو ڕۆژی ڕاپەڕین لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا ئەبێت لە چی قۆناغێک بین لە قۆناغی شەکوور لە قۆناغی سوپاسگوزاری خوددا کە خوددا یارمەتی داین بۆ ئەوەی کە بتوانین زۆڵ مستەمی بێگانە لەسەر خۆمان لابدین باش بڵێ کەواتە ئەگەر ئەمە خوددا فەرمووی فەخسوسی القەسەس لعلهم یتەفەکەرون ڕووداوەکانی پێغەمبەران و گەلانی دیکە ئەی محەممەد درودی خوای لەسەر بجێڕۆ بۆ ئومەتی خۆت تاوەکو بیری لێ بکەنەوە ئێمە گەر بیر لە ڕووداوەکانی نێو قورئان بکەینەوە بەلای کەم و دووشتمان دەسەکەوێت یەکێکیان پێی دەگوترێ خۆپاراستن یەکێکی دی پێی دەوترێ چارەسەر خۆپاراستن و چارەسەر بۆچی چونکە خوددا لە قورئان دەفەرمێ لەقەد کانە فی قەسەسیهم عیبرەش وتمان لە قورئاندا عیبرە بە کوردی دەڵێن ئەوە پەندە باشە بەڵام لە مانە قورئانەکەی دەرەکەوێ عیبرە عەبەرە یەعبوڕ عیبارە عوبور کەوتە تێپەڕبوونە کەواتە لە ڕاستیدا ئەم چیرۆکە قورئانیانە نا ئەم قەسەسە قورئانیانە بە مانایەکی تر بڵێن بیکەم بە کوردی بە دوواداچوون بە دوواداچوونی ڕووداوەکانی نێو قورئان یارمەتی دەرمانە بۆی ببێ بە پەند بۆ ئێمە چۆن ئەبێ بە پەند ئەبێ بە عیبرە ئەبێ بە عیبرە یعنی عوبور ئەبێ ئەم قۆناغە تێپەڕێنین هەر قۆناغێک بە دڵمان نەبوو پێی ناڕازی بووین خوددا دەفەرمێ ئەو ڕووداوانی نێو قورئان یان ڕابردوو بکەن بە پەند ئێوەش عوبوری پێ بکەن لە قۆناغێک بچن بۆ قۆناغی بۆی لە قورئانە زۆر دیوتە لە قورئانە زۆر دیوتە کە دەڵێ خوا دەفەرمێ ئەلەم یەئتیکم نەبەء الذین من قبلیکم زۆرە لە قورئان گەلانی پێشی ئێوە من قبلهم گەلانی پێشی ئەوان من قبلو لە پێشدا هەموو ئەم دەستەواشانە لە قورئان زۆرە کەواتە قورئان دەمانباتەوە سەر ئەوەی کە وتیلکە القوڕى نەقص عەلەیکە من ئەنبائیها ئەو شوێنە نیشتەجێ بوون و شۆن ئەڵێ ئەو شوێنانی کە مرۆڤی تێدا نیشتەجێ بوون شوێنی نشینگەی مرۆڤ بوو زۆرێکمان لەوانە وتیلکە القوڕى نەقص عەلەیکە من ئەنبائیها بۆچی هەواڵەکان و نەبە و ڕووداوەکانی ئەو شوێنانە بۆ باز دەکەین ئەی پێغەمبەر درودی خوای لەسەر بۆ ئەوەی کەوا ببێ بە عیبرە و سووریە وەگرن ئەی چارەسەر بەڵێ چارەسەر ئەوەی لە ڕاستیدا ئێمە کاتێکەوە بەلای کەمەوە ڕووداوەکانی موسا دەخوێنەوە لە قورئاندا هاوشێوەی ئێمەیە سێرەکەین ینی هەموو گەلێک گرنگە لە قورئاندا ڕووداوێکی هەبوو بۆنەیەکی هەبوو پەیوەستی کاتەوە بە قورئان تا سوودی لێوەرگرێت لە ڕزگارکردنی موسا بووە گەلەکەی و هاتنەوەیان بۆ خاچی خۆیان ئێمە ئەوەمان دەست دەکەوێت کە ئەبێ گەلێکی ئارامگر بین لە دوای ئەوەش گەلێکی سوپاسگوزار بین بۆ خوددا ئەم قۆناغە لە بیر نەکەین و وەذەکیرهم بئەیام الله ئەم بۆنەیە بە بەردەوام بیری خۆمان بێینەوە بەڵام ڕەنگە مامۆستا ئاخرتەنە زاکیرا هەندێک بینەران دابیتن کە دەما ئەفئاتی جەنابێتە بەحث کردی کە تاریکاتی خلاصکەن بۆ ڕۆناکیە یان نمونێت پێغەمبەرە جەنابێتە بەحث کردن ئەوە وان هەموو بۆی چەندە نەکرێت کە خەڵکێکی تاریکیا کۆفرێ دەرباسکەن بۆ تاریکیا باوەرێ یعنی تنێ پەیوەست نییە وێ چەندێوە یانجی بەرفراوانترە زۆر ڕاستە کەواتە خوددا نەیفەرموو ئەن ئەخریج قەومەکە من الظەلام إلى النور لە یەک تاریکی بۆ یەک نور نورەکەی بە مفرەدی هێشتەوە ڕووناکی هەمیشە باشە ڕووناکی و گەیشتن بە ڕووناکی لەژێر ڕووناکیدا هەمیشە باشە هەموو شتەکان بە ڕاستەقینە دەبینی حتا ئەو شتانی زیانیشت پێدەگەێنن لە تاریکیدا زیانت پێدەگەێنن وەگەر لە ڕووناکی هەبێ دەیبینیت و نایەڵی زیانت پێ بگەێنێ کەواتە خوددا ظلوماتی جەمع کرد بەڵێ ئەبینی لە تاریکیەکانەوە بۆ ڕووناکی کەواتە تەنها تاریکی کوفر نییە تاریکی کوفرە تاریکی خراپ بەڕێوەبردنی وڵاتە تاریکی پێشێلکردنی مافەکانە زۆر مستەمە کەواتە بە پلەی یەکەم ئێمە عیبرەت و پەندی لێوەرەگرین خوددا بە پێی ئاەتەکان فەرمووی دووەمیان بۆچی باشە دووەمیان بۆ چارەسەر ئەوەیە کە ئێمە ئێستاکە ناومێد نەبین
ئێمە دەیسەلمێنین کە ڕاستیشە لە قۆناغی ڕاپەڕینەوە هەتا ئێستا ئەم هەموو ساڵی 28 ساڵی دوای ڕاپەڕین ڕەنگە بە پێی پێویست ئیش و کارمان بۆ گەلی خۆمان نەکرد بێ بەڵام ئەوە نابێ ناومێدمان کات چونکە خوددا جارێکی تر فەرمووی ئەو ڕووداوانەی پێشوتان بۆ بە باسەکەم یەکەم بۆ پندوەرگرتن دووەم بۆچی ونقص عليك يعني نقص عليك من أنباء الرسل بپیغمبر دا فرمي خدا نقص عليك من أنباء الرسل ما نثبت به فؤادك كواتا وقتك أي محمد درودي وخيل سر وقتك باسي پیغمبراني پیشی خوتت بۆ دەجێڕینەوە بۆ ئەوەیە دڵت بەهێز بێ بۆ ئەوەیە دڵت دامەزراو بێ تاوەکو بزانی خدا لە کاتی تنگانەدا چۆن بەهانای پێغەمبەرانی دیکەشەوە چووە چۆن بەهانای گەلانی دیکەی پێغەمبەرانی دیکەشەوە چووە کەواتە ئێمە یەکەم خۆپاراستن فێر بووین دووەم چارەسەر فێر بووین دڵی ئێمە دامەزراو بێ لەم ڕووداوانەی نێو قورئانەوە کە ڕاپەڕین ئەگەر بە ئامانجی خۆشی هێشتا نەگەیشت بێ کە هەموو ئامانجەکانی پێی نەگەیشتووە ئەبێ ناومێد نەبین ئەبێ بەهێز بین بۆ گەیشتن بە زۆر باش مامۆستای بەڕێز پتر درێژە پێدانەی دەینە وان تەوەڕەنە و مدوێتن بچینەت ناوە خەڵکی خۆشیدا ئەلشارین کوردستانی و پرسیارە کاتی ئاراستەکردن ئەدبیرئانینە هەیڤا ئادارێدا چوانە فێر بین فەرموودا بینەر بین ئێمە وەکو گەلی کورد پێویستە هەمیشەیەک ڕیز بین هەمیشەیەک دەست بین و نهێڵین دژمنان چیتر بتوانێت بێتە نێوانمانەوە ئەم یادانەش یادی ڕاپەڕینە یادی نەورۆزە هەمووی ئەبێ زۆر بەرزبیان نرخێنین ئەو ڕۆژانە بوون کە کوردی دروست کرد و کە کوردستانی دروست کرد ئێمە وەکو میلەتی کورد بەڕاستی لەگەڵ سەرەتای بەهار کەیەتە پێشەوە ئێمە کۆمەڵی یاد و یادگاری بە خۆش و ناخۆشەوە بیرمان ئەکەوێتەوە کۆمەڵی بۆنی زۆر جوان وەکو ڕاپەڕین وەکو بەرخودان وەکو بەرەنگاربوونەوەی دوژمنان ئەمانەیەتەوە خەیاڵمان هەل چەنە کۆمەڵێ چەسانەوە حاڵاتی تریش لە بۆنەکەیە دروست بووە بەڵام ئێمە وەکو کورد هەمیشە ڕێزێکی زۆرمان بۆ نەورۆز هەبووە طبیعی هەیڤاسێ ئەم بێژین هەیڤا کووردا خۆشی و نەخۆشیێت کووردا هەمی نەخۆشیێت کوردات هەیڤاسێدانە گەلەی بوونەوەرێت یەت کورداتێت هەیڤاسێدانە مەها ئادارێ حکومە گوتی مەها قەدەرە کوردایە خۆشی و نەخۆشیە تێدا سەرکەفتن و شکەستنێ تێدا بیرەوەریێت خۆشیێت تێدا وێت نەخۆشیە تێدا ئادار بوومە یعنی هەم بەهارە هەم بیرەوەرینە هەم خۆشینە هەم نەخۆشینە ڕاپەرین دەستی پێکرد ڕاپەرین لە ڕانیەوە دەستی پێکرد لە منطقەی قەرەداغۆ دەستی پێکرد لە سەرەوە لای سۆرانەوە دەستی پێکرد ئەلحەمدوللا کە ملت بووە یەک گەیشتنە قەناعەتێکە ئەمەلێکمان بیوە کە مداغەیەکی حکومەتی کوردی دانرێ کورد لەو مانگە تاڕی زۆر بینیوە خۆششی بینیوە بەس بەو شێوەنە لەمان ینی ڕۆژ شومەکانی زیاتر بۆ نەک ڕۆژە خۆشەکان بۆ نمونە 91 بوو کۆچڕەوەکە لە نەورۆزدا بوو یادەوەری نەورۆز و بەهار و ئەوانەشی تایە مانگەشی خۆشی سادەگە تەعبیرێکی باشی لێ بکە بله بینەرن بەڕێز سوپاس بووان بەشداربووانە کە بەشدار بووین ناوا ڕاو سەرنجێن خودا و هەر سوپاس بووان و هەر ساخ و سەلامەت بن ئینشاءالله مامۆستای بەڕێز مدوێتم زڤڕینە سەر تەوەری خۆ کە ئەف پرسیارەت ڤیا ئاراستەی جانابێتە بکەین چ تشت ئەدبیتە سەدەماوی ئێکێ کۆ ئەرکێن قۆناغا دیف ڕزگاریە پاشکەوین بەڵێ یعنی بەمانایەک لەمانەکان لە هەر کەس بپرسی وەکو تاکێکی کورد ئێمە ڕاپەڕینمان کردووە ئایا ئەم ڕاپەڕینە بێگومان ئامانجی هەیە یان زیاد لە ئامانجێکی هەیە ئایا لە ماوەی 28 ساڵە ئەڵێ گەشتوینە بەو ئامانجانەی خۆمان هەمووی ئەڵێن نەخێر کەواتە هەندێکی دەبێت کەم تەرخەمی ئێمە بێ هەندێکی دەبێت بڵێن بارودۆخی نێودەوڵەتی بێ هەندێکی بارودۆخی دەوڵەتانی دەوروبەر بێ بەرحاڵ کامی پەیوەستە بە خۆمانەوە دەبێت چارەسەری بکەین بەڵێ چونکە خوددا داوامان لێ دەکات ئین الله لا یغیر ما بقوم حتى یغیروا ما بأنفسهم کەواتە گۆڕانکاری لە جۆری بیرکردنەوە لە جۆری ڕێگاکانی گەیشتن بە ئامانجەکان دەبێ بکەین جا نمونەی ڕاپەڕین من هەمیشە ئەتوانم بڵێم ئەگە سوود لە قورئان وەربگرم دەبێت پەیوەستی کەم بە یەکێک لە ڕووداوەکان چۆن لە سەرەتاوە گوتم ڕووداوەکانی موسا کە خوددا دەفەرمێ ئەن ئەخریج قەومەکە من الظلمات إلى النور جارێکی تر دێمەوە کەواتە ئەگەر ئەم شێوازی ڕاپەڕینە بکا بە ئامانج بۆ نمونە خوددا یارمەتی موسا و گەلی موسا دەدا لە میسرەوە بێن بپەڕنەوە بە دەریای سوورە
مهم ئەو بچنەوە بۆ ئەرزی خۆیان بێنە ئەرزی خاچی پیرۆست بگەڕێنەوە ئەمە ئامانجە بەێ ئەمە ئامانجە کە تۆ ڕزگارت بوو ئەی دوای ڕزگارێکە لە دوای ڕزگار بوون لە دەستی فرعون دەبێ بگەی بە ئامانجێک کە ئامانجەکە چییە کە ئەوەیەکە یا قومی ادخلوا الأرض المقدسة التي كتب الله لكم ولا ترتدوا على أدباركم فتنقلبوا خاسرين کەواتە ئامانجێک هەیە ئەم ڕاپەڕینە کە تۆ لە دەستی فرعون ڕزگارەتە بێ ئامانجێک هەیە بگەیتەوە شوێنی خۆت خاچی خۆت وڵاتی خۆت کە بە نسبەتی ئەوانەوە ئەو ئەرزە مقدسێ کاتێک کە خوددا ئەمایان پێ دەڵێ ئەوان ئەم ئامانجەی دوایی کە ئامانجی سەرەکی جێبەجێ ناکەن کە ئامانجەکە جێبەجێ ناکەن لەبەرەوە خوددا فەرمووی وەکو ئەو سەرپێچیان کرد کە بەرەو ئامانجە ڕاستەقینەکەی دەرچوونەکەیان و ڕزگاربوونەکەیان نەچوون سزادران لەبەر سەرپێچەکەیان کە گوتیان ئینا لەن ندخلها أبدا ما داموا فيها وجا خدا فرموي فإنها محرمة عليهم 40 سنة يتيهون في الأرض 40 سنة يتيهون في الأرض لێرە دا کە گەلی موسى بەقسەیان نەکرد وەکۆڵێ ڕاپەڕینەکەیان ڕزگاربوونەکەیان لە دەستی فرعون نەیانگەیاندە دوا ئامانجێک کە خوددا بۆی نووسیون بیکەن كتب الله لكم بوو بەمای ئەوەی کە خوددا دەفەرمێ 40 سنة يتيهون في الأرض 40 ساڵ ون بوون یعنی چی؟ یعنی تەسەوڕەکەی گەلێک هەبێ لەسەر ئەم ئەرزەیە ون بێ ئەمە مانە چۆن دەڵێ مانە معنەویەکانی دەبێ وەرگین دەڵێ ئێستاکە ئینسان خۆ هەمووی دنیا GPS و دنیا هەمووی سەتەلایتە ون نابین باو نەبین یعنی چۆن یعنی ئەوان چۆن دەڵێ ون بوون یعنی چی 40 سنة يتيهون في الأرض 40 ساڵ ون بوون یعنی 40 ساڵ دواکەوتن لە چی لە چوونە ئەرزی مقدسە لە چوونە خاکی پیرۆز لە گەیشتن بە دوا ئامانجی ئەوەی کە لە دەستی فرعون ڕزگاریان بۆ 40 ساڵ دواکەوتن بۆ چونکە ئیدامە بەردەوامیان نەدا بە ڕۆیشتنەکەیان وەستان لە سنوورێکی دیاری کراوە نەچوونە ئەو شوێنەی کە خوددا بۆی گوتن سەرنجام 40 ساڵ دواکەوتن من ناڵم ئێمە 40 ساڵ دواکەوتین بەڵام ئەو ونبوونە تووشی مەش بووە وەگەلی ئەو پرسیارێک کەواتە ونبوون یانی چی ونبوون بە هەر کەسێک دەڵێن ئەگەر لەسەر هێڵێکی بازنەی بخولێتەوە بەێ تۆ کە لەسەر هێڵێک ئەڕۆی بۆ شارێکی دیکە وانە 100 کیلۆمەتر دەبڕی لەبەرەوەی بە ئاسۆیی دەڕۆی لەسەر هێڵێک ئیدی پێچاو پێچش بێ ئامانجێکەیە دەگەی یا ئەو موشەکانی کە دەنێردرێن بۆ بۆشایی ئاسمان چونکە بۆ ئاراستەیەکی دیاریکراو ئەڕواایە بۆ سەرمانگەڕواایە بۆ سەر مەریخ دەڕوا دەگا بەس ئەگەر 100 کیلۆمەتر لە جێی خۆت لە بازنەیەکە هەر بخولێتەوە ناگەی بە ئامانج هەر خولانەوەیە کەواتە لێرەوە ئێمە خۆمان دەزانین نەگەشتوونە بە هەموو ئامانجەکانی ڕاپەڕین کەواتە دەبێت سوود لەمە وەربگرین سوود لەمە وەربگرین بۆچی خوددا ئەو سەرپێچی کارانەی سزادا بەونبوون بە 40 ساڵ بۆ ئەوەی لە ماوەی ئەو 40 ساڵەدا ئەو نەوەیە ئەو کۆمەڵە کەسە بە خۆداچوونەوە بکەن گۆڕانکاری لە خۆیاندا بکەن تا شایانی ئەوە بن بچنە نێو ئەرزی پیرۆز و خاکی پیرۆزە لەبەر ئەوەیە خوددا دەفەرمێ بن و ئیسرائیلیا فەرمانە خودیشکاند و جێبەجێ نەکرد ڕاستە و ئەم وەک گەلەی کورد مەژی هەمان سیناریوە زۆر ڕاستە کەواتە مەسئلەی فەرمانیش یەکێک وەحی بۆ دێ دەڵێن خوددا ئەو ئەرکەی پێ سپارد و فەرمانیشکان خوددا بە ئێمەش ئەو ئەرکەی سپاردووە خوددا بە ئێمەشی گوتووە خۆتان ڕزگارکەن خوددا بە ئێمەشی گوتووە بە دوای ئازادیەوە بن خوددا بە ئێمەش ئەمری کردووە ئین الله یأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي ئەمە هەمووی ئەمر نییە بە ئێمەش کراوە کەواتە لە ڕێی پێغەمبەر و درودی و خوای لەسەر ئێمەش ئەمرمان پێکراوە بە دادپەروەری بە عەدالەت بە هەموو ئەم شتە جوانانە کەواتە ئامانجەکانی ڕاپەڕینی ئێمەش نەگەیشت بە هەمووی ڕزگارمان بوو لە فێرعەونەکە وانە بەڵام ئایا گەشتین بە دوا ئامانج بەشێکی دەڵێن ئەگەر دەوڵەتی سربەخۆ دروستکەین دوا ئامانجی بێ لە ڕووی پێکاتەوە ئەو دەوڵەتە زلهێزەکان و برا مسلمانەکانمان نەیانهێشت بەڵام لە نێو خۆی خۆماندا هەمومان ناڵین گەندەڵی هەیە هەمومان ناڵین لە ڕووی ئیداری و لە ڕووی بەڕێوەبردننی وڵاتەوە باش نین هەمومان ناڵین دەبێ ئەم وڵاتە بە سیستەماتیک بکرێ هەمومان ناڵین حکوومەتێکی ئایندەی بەهێزمان پێویستە ئەخریانیی حکوومەتێکی بەهێز ینی ئەو پێشووترمان لاواز بووە کەواتە ئەمە هەمووی خۆمان دەیڵێن کەواتە ئەم قسەی ڕاستە کەواتە ناوی نەفقۆناغژی گەلەکە گرنگێکە تو بخۆ هەست خەلەتیت خۆ بکەیت زۆر ڕاستە کەواتە چۆن چارەسەری بکەین پێغەمبەر درودی خوای لەسەر ئەو حاڵەتی کە بەسەر گەلاندەیە بەسەر تاکێکا دێ کورتی کردەوە لە فەرمودەیەکە پێغەمبەر فەرمووی اللهم إني أعوذ بك من الهم والحزن وأعوذ بك من العجز والكسل
وأعوذ بك من الجبن والبخل وأعوذ بك من غلبة الدين وقهر الرجال دەڵێن ئەمە بکە بە کوردی یعنی ئەم دووشتانە بۆچی پێغەمبەر درودی خوای لەسەر پەیوەستێکا بەیەکەوە ئەمانە بەشێکی تووشی ئێمە بووە هەم چییە و حەزەن چییە هەم ئەو خەم و خەفەتەیە کە بۆ ئایندە دەیخۆین ئێمە گەلی کورد چاوێکمان لەسەر ئایندەیە دەزانی یعنی دەڵێن ئەبێت لە داهاتوو دنیا چۆن بێ یعنی ئەبێت چۆن بێت ینی بەشێک لەو خەمانەی کە هەمانە خەمی داهاتووە سێری باوکەکان کە سێری دایکەکان کە خەم لە نەوەکانیان دەخۆن خەم لە داهاتوو دەخۆن بەڵام ئەوروپیەک خەمی داهاتووی زۆر نییە چونکە وڵات بە سیستەماتیک ئەڕوا بەڕێوە مناڵی کەسی هەموو ئەوەیە حەزەن خەمی ئێستایە خۆمان لە نێو خەم داین خەم لە ئایندەی نەوەکانیشمان دەخۆین کەواتە بەم حاڵەتە ناتوانانی بگەی بە ئامانجەکان وەعوذ بک من العجز والکسل عجز چییە و کەسەل چییە عجز بە کوردی یعنی ئەو بێتواناییەیە کە لە ئەنجامی کەم ئەمدامیەوە توش دەبێت کە دەستێکت نەبوو عجزت بۆ دروست دەبێت بەس کەسەل ئەوەیە کە دەستەکانت هەیە بەس بەکاری ناهێنی کەواتە ئێمەش لەم حاڵەتەدا لە نێوان دوو حاڵت داین یعنی هەندێکمان تواناکانی لەدەست داوە هەندێک لەنەوەی دوای ڕاپەڕین پێشی ڕاپەڕینیش کە ئێستا لە بووندایە تواناکانی خۆی بەکار ناهێنێ ئەوە چۆن ئەڵێک تووشی کەسەل بووە هەندێکیشی تواناکانی لەدەست داوە هەر نابێ پێغەمبەر دەفەرمێەوە عوذ بیک من الجبن والبخل بۆچی ترسنۆکی و بەخیلی و ڕژدی پێکەوە بەست کاتێک کە ئینسان بەخیل بوو نابەخشێ لە ئەنجامی ئەمەدا ئەبینی ترسنۆک دەبێت کەواتە لە ترسنۆکیدایە نەبادا لە داهاتوو بە هەر کەسێک دەڵێن پرۆژەیەکی خێری خوازی بکەرەوە دەڵێ کاکە چی لە دنیاوا بێ من سبەی ئەم پارێنە دەستان نمێنێ وانە منداڵم فەقیرە بێ فلان ئەوە بێکەوەتە هەمیشان جارێکی تر جوبن ینی لە چۆ هات ترسنۆکێکە لە ئەنجامی بەخیلێکە یا بەخیلێکە و ڕژدێکە و دەستگرتنەوەکە ترسنۆکێکە دروست دەکە غەلەبەت الدەین ینی خەڵک لەژێر قەرز دابێ بارودۆخی ئابووری باش نەبێ ئەوە پیاوەکان لە بندێنێ توانای پیاوان لە بندێنێ یعنی بەمانای توانای مرۆڤەکان لە بندێنێ کەواتە ئێمە لە دوای ڕاپەڕین دەتوانین بڵین جۆرێک بە شێوازێک بە ڕێژەیەک لەمانەمان هەیە بە ڕێژەیەک لە ڕێژەکان لە خەمی ئێستادەین بە ڕێژەیەک لە ڕێژەکان لە خەمی ئایندەی ئەمنەوەیە بە ڕێژەیەک لە ڕێژەکان تووشی ترسنۆکی بووینە دەترسین لە دەوروبەر لە داهاتوو لە ئایندە بە جۆرێک لە جۆرەکان لەژێر بارودۆخێکی ئابووری قورسی وەکو قەرز و ئەوانەدا دەژین بە جۆرێک لە جۆرەکان تواناکانمان لەدەستداوە یان تواناکانمان نەخراوەتە گەڕ ئەمانە هەمووی پێمان دەڵێ لە ڕاستیدا بۆ ئەوەی سوود لە بەنی ئیسرائیل وەرگرین کە قورئان بۆمان باز دەکا دەبێت دەستێتت خوش مامۆستای بەڕێز دەمی بێنڤەدانێکی هاتی و دەهینە خزمەتە جانەبێتە بینەرێن هێشا پشتی بێنڤەدانێکا کورت و دەهینە جواتەوەین بەڕێز بەێ بینەرن بەڕێز دووبارە سڵافوە بن بەردەوامین بوو پتر درژە پێدان لەسەر تەوەریمە دەستنیشان کردی پەیامێن ڕاپەڕینێ مامۆستای بەڕێز جەنابێتە پێشی ناوبڕێ بەحساوی چەندی کرد کە ئەم وەک کورد ئەپڕێژەی مەکاریە هەندێک مفای و سوود لە ڕاپەڕین و ڕزگاری خازیە وەربگرین یا ساڵ 1991 بەێ مەدوێتن وێگافکێ بزانین ئەم وەک کورد چاوە بکارین پند و ڕامانین جوان یان ڕزگاری خازیە بزانین و ببینین زۆر باشە وەک ئەوەی کە خوددا داوای لێکردین لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب يعني فقصص القصص لعلهم يتفكرون أمر داواني قرآن هان ماندن بو أويكا وتم قرآن تياتي من قبلكم من قبلهم من قبلو يعني لبيشي ايوو بيشي اوانو لبيش ده معنى يوايا أبيت أو أزمونا لبيو ورقرين وجاري كديك بله ألين دولة عثماني بلاي يعني زورة أو آساني كموا دولة عثماني كدوا دا صلاة أمنا وشي بو إمشي جردستي أو دابوينا لنزيكي 1300 ميلاد وبو 1918 كجنگي كوتاي جهان ديت يعني تابستو شوارج الرابلام تو أواي حسابك يعني نزيكي 600 صالة 600 لم ناوچه بو دولة عثماني بله. بمشي وازي كوردور فراوان بو يمش كوتوين تبردستي اگر بچيتو بو ارشيفي دولة عثماني لا تركيا لا اسطنبول تماشاي ارشيفي دولة عثماني بكي بديان مليون دوكومنتي تاعي بديان سبارت بچي بهمو او روداواني كلا 600 صالي تمني دولة عثماني دا لسنوري دولة عثماني دا لما وي 600 شي رويداوا روداوا كان تومار كراو بشوازه چه پیام تداوی چنده پیام
کاتێک کە تەماشای ئەو ماوەیە دەکەی بەلای کەمەوە لەو ماوەی 6 سەدەی دەوڵەتی عوسمانی ئێمەی خەڵکی کوردستان 21 ڕاپەڕینمان کردو 21 ڕاپەڕین 21 ڕاپەڕین لە ماوەی نزیکەی 600 ساڵدا یعنی 30 ساڵ جارێک ڕاپەڕینێک 30 کارجاران 20 600 یعنی ئەوە بە معدل و بە تێکرا بیدۆزیتەوە نزیکەی 30 ساڵ جارێک ئێمە ڕاپەڕینێکمان کردووە کەواتە دیکۆمنتەکانی دەوڵەتی عوسمانی پێمان دەڵێ لە کۆی 6 سەدەی دەوڵەتی عوسمانیدا ڕاپەڕینی بچکۆلەی ناوچەینە ئەوە ئەوکو ڕاپەڕینی گەلی کوردستانی باشوور وەکو ڕاپەڕینەکانی چۆن لەو سەردەمانەوە ئەیهێنی هەتا وەکو ئەگەینە هەتا وەکو 1990شی تێدایە هەتا وەکو نزیکەی 100 ساڵ لەمەوە بەریشی تێدایە ئەم هەمووە کە دەخوێنیتەوە شتێکمان پێ دەڵێ کە بە پلەی یەکەم کورد لە پێناوی ئازادی لە پێناوی ڕزگاریدا ئەم هەموو شۆڕش و ڕاپەڕینەی کردووە کە دەیخوێنیتەوە ئەوەت بۆ دەست دەکەوێت بۆیە دەبینی شێخانی ئێمە عارفانی ئێمە هەموو ئەم قسەیان کردووە کاتی ئەچتەوە لای مەولانا خالیدی نەقشبەندی تاکید دەکاتەوە کە دین پێمان دەڵێ خۆتان لە ستەم و زوڵمی داگیرکەر ڕزگارکەن ئەچیتەوە لای شۆڕشەکانی شێخانی بارزان هەروە ئەچیتەوە لای حەفید هەروە کەواتە ئەچیتەوە لای نەهری هەروە ئەچیتەوە لای پیران هەروە هەموو ئەم شۆڕشانە و ئەم ڕاپەڕینانەی کە ئێمە کردومانەوە کۆی ئەم ڕاپەڕینانە خۆی لە 21 ڕاپەڕین دەدا ڕاپەڕینی گەورە ئامانجەکانی ڕزگاربوون بووە لە زوڵم و ستەمی داگیرکار بەڵام دوای ئەوە ئیدامەدان بەو ڕاپەڕینە و چۆن خزمەتی بکەین ئێمە لێی سارد بووینەتەوە یان کە نەگەشتوین بە ئامانچۆکو لە سەرەتاوە گوتم سوود وەرگرتن لەم ڕووداوانەی بەنی ئیسرائیل ئەخرەزانی تۆ قورئانە خوێنی ئەزانی هەر کەس کە تەماشای قورئان دەکا و ڕۆژانە قورئان دەخوێنێ سێرەکە ڕووداوی بەنی ئیسرائیل ڕووبەرێکی زۆر گەورەی لە قورئان گرتووە بۆیە خوددا ئەوێ بیرمان بخاتەوە ئەمە چیرۆک نییە ئەمە بۆ سوود و پەنوەرگرتنە دەبێت سوودی لێوەر بگرین کەواتە ئەمە بارودۆخی ئێمەیە بە درێژایی ئەم هەموو چۆن ئەڵە 6 سەدەیی ڕابردوو لەبەرەوە شاعیرانی ئێمەش سێرەکەی هەستیان بەمە کردووە کە ئێمە لە دوای ڕاپەڕینەکانمان لە دوای شۆڕشەکانمان کە نەگا بە ئامانجێک لە ئامانجەکانی سار دەبینەوە ناومێت دەبین خەمبار دەبین بۆیە ئەو تەیهەی بەنی ئیسرائیل کە خوددا فەرمووی 40 سەنەتەن یەتیهونە فی الأرض ئەگەر ئیدامە نەدەی بە شۆڕشەکەت ئەگەر بەردەوامی نەدەی بە ڕاپەڕینەکەت و نەچیە ئەو ئامانجی کە خوددا فەرمووی ئەو کاتە چیە بی تووشی ئەو ونبوونە ئەبی تووشی ئەو ونبوونە ئەبی لە جێی خۆیتدا بەس دەخولەیتەوە هەنگاوەکانت یەکتری تەواو ناکەن بۆیە ئەبینی زۆربەی زۆری شاعیرانی ئێمە باسی چی دەکەن زۆربەی زۆری شاعیرانی ئێمە کە هەنمان دەدەن بۆ ئەوەی کارێک ئەنجام دێن هەمویان دەڵێن هەستە لە خەو ڕابن وانە بۆچی یعنی هەموو هەست دەکەن ئێمە چاومان کراوەیە بەس نووسین چاومان کراوە بەس نووسین لە ئاستی چی لە ئاستی ئەم هەموو پێشکەوتنی لە دنیا ڕوئەدا لە ئاستی ئەم هەموو ئاسانکاریی وڵاتانی ئەوروپا پێش نەکەوتون دەی ئەزمونونەکەی وەرگرە و سوودی لە وەربگرە تۆش پێشکەوەکو ئەوان بۆ نایهێنین بۆ نایبینین تۆ نبینی بەرپرسەکانی ئێمە خۆ زۆری لە ئەوروپا گەورە بوون یا زۆریشان ئەوروپایان دیوە ئەی کە دێنەوە ئەو ئەزمونانە بۆ ناهێنن خۆ چاویان بینیوێتی ئەی بۆ کەواتە لە ڕاستیدا تۆ بڕۆنە ئێمە لە سەرەتایی بووین چیمان لەبەر دەکرد سەرەتایی من کۆتایی شەستەکان بۆ کۆتایی هەفتە بۆ ناوەڕاستی هەفتە هەستە لە خەو ئەی لاوی کورد شعری شێخ سەلام یعنی ئێمە هەموو بەیانەک هەستە لە خەو ئەی لاوی کورد تێبکۆشە بەدەست و برد هاوارەکە دایکی وەتەن واژیانەدا پیایە بگەن ینی ئێمە هەر لە سەرەتاییەوە پێمان گوترا هەستە لە خەو بڕوانە ئەحمەد موختار بەگی جاف لە خەو هەستن میلەتی کورد درەنگە خەو زەرەرتانە لە خەو هەستە میلەتی کورد لە خەو هەستن میلەتی کورد درەنگە خەو زەرەرتانە بڕۆرەوە بۆ لای مفتی پێنجوێنی ئەڵێ کوردە خەو تاکەی یعنی ئەم هەموو شیعرانی ڕابردووە گە بڵێ ئەگە یەکێک بڕوانامەی لەسەر بێنێتەوە باشە یعنی لەسەر ئەم بابەتە خەو لە شعری کوردیدا بزانە عارفان و شێخانی ئێمە چەند بەگەلی کوردیان گوتووە هەستە لە خەو کەواتە ئێمە بەڕاستی ڕاستە چاومان کراوەیە بەس لە ئاستی ڕووداوەکانی دنیا نووسین بەێ مامۆستاگەر سەحکە سەر ئاستی جیهانی vêgavkiyani Kurd nê berze ye Kurd yê berçave li ser astî cihanî welatên zilhêz بەڵام تو نابینیت نافخوا خودا یعنی کێشێن مەزن هەنە کە بیتە سەبەبەوەی چەندێت تەی بوومە دروست بیت وەک ئاەتی ئەمر کردی منیش هەروان گوتم لەسەر ئەوەی کەوا وڵاتانی زلهێز و ئەقلیمی
ڕوبەڕوومان دەبنەوە چی بکەین ینی ئمە دەسەڵاتی ئەوانمان نییە بەس لە ئاستی نێوخۆ خۆمانی نووسین کەس نەی خەواندوین بۆیە دە قسەکەت ڕاستە یعنی ئەوە بەڵێ ڕاستە ئەمە گرفتەکان هەمووی خۆمانی جا ئێمە ئیشمان چییە خۆ نابێت ناومێت بین و هەر خۆمان گلەی لە خۆمان و گازاندە لە خۆمان بکەین بێ ڕێگە چارە بدۆزین خدا دەفەرمێ ئەوە تەماشاکەن ئەوە موسایە ئەوە ڕزگارکەرە ئەوە گەلی موسایە ئەوە بەنی ئیسرائیلە چۆن ئایان هێنێ دوای چۆن سەرپێچی ئەەکەن چۆن 40 ساڵ و نەبن ئێمە ئەگەر 28 ساڵیش لە ڕاپەڕین بە هەموو ئامانجەکانمان نەگەیشت بین هەر نابێ ناومێت بین خەڵک لە دوای 40 ساڵ ونبوونیش گەڕاوەتەوە چۆتەوە ئەرزی مقدسەکەی خۆی کەواتە گەیشتن بە ئامانجەکان زۆر گرنگە بڕوانە ئەوەی تۆ ئێمە نەک ینی ئێمە پیاوان و ئافرەتانی کورد پیاوان و ژنانی کورد هەستیان بەوە کردووە ئەوەی کە تۆوتت کە ئێمە لە نێو خۆمانە ئەگە یەکگرتوو بین لە نێو خۆمانە ئەگە پشتمان بە پشتی یەکەوە بێ دەتوانین یارمەتی یەکتردین هەنێجار خۆمان پاشقل لە یەک دەگرین هەندێجار خۆمان گرفت بۆ خۆمان دروست دەکەین یعنی ئەوە هەموو پیاوانی کورد گوتوانە ئافرەتانی کوردیش گوتوانە تۆ بنەماڵی بەدرخانەکانە ناسی بەڵێ ئەی باشە بچۆرە بۆ لای ئافرەتێکی تێگەشتووی ڕووناکبیری ئەوان ڕەوشەن بەدرخان خۆ ڕەوشەن بەدرخان لە 1990 لەدایک بووە باش بوو لە هەرێم لە ساڵی 2009 بە بۆنەی تێپەڕبوونی 100 ساڵ بەسەر لەدایکبوونی کۆنفرانسێکی بۆ کرا دەستگای خێرخوازی بارزانیش کارێکی باشی کرد لە 2014 بۆ کوردانی ڕۆژئاوا سنتەرێکی ڕۆشنبیری دروست کرد بە ناوی ڕەوشەن بەدرخان ئەو بیرم کەوتەوە ئەوە ئەوشتی باشوو بەس قزم لە قسەکەی تۆ چی بوو ڕەوشەن بەدرخان چیمان پێ دەڵێ ڕەوشەن بەدرخان دەڵێ گەلێکی کوردی یەکگرتوون بەرێ کوردستانێکی ڕزگارکرا و دەوڵەتێکی کوردستانت دەدەمێ هەموو دەزانن ینی ئافرەتانیشمان دەزانن پیاوانیشمان دەزانن بەێ دەستێتت خۆش مامسەی بەڕێز دیسان مەدەوێتن بچینێت ناوا شارین کوردستانێدا و پرسیارە بەشێ دوێ بێتە ئاراستەکردن بۆ وان بەڕێزا چاوە پند و دەرسا نەخۆشیان وەربگرین ئەو ڕووداوە ناخۆشانە هەمووی ئەبێتە وانەیەک بۆ گەلی کورد ئێمە ئیتر ئەبێ بە هیچ شێوەیە ڕێنەدەین دژمنان بێنە سەر خاکەکەمان و بتوانن ناکۆکی دروستکەن لە بینی ئێمەیە ئێمە ئەبێ هەمیشەیەک دەست بین یەک ڕیز بین بۆ بەرەو پێشبردنی کوردستان بۆ بەرەو پێشبردنی هەموو کورد بەڕاستی کورد ئەکرێت لە ڕێی یەکبوونی خۆیەوە لە ڕێی چۆن بڵێ جارێکی تر بەو شتە ناخۆشانی کە بەسەری هاتووە بزانە هۆکارەکەی چی بۆ جارێکی تر دەرەنجامی ئەم حاڵەتانەمان بۆ دروست نەبێتەوە بەڵام بەداخەوە زۆر جار ئێمە ئەو شتانەی کە ڕوو ئەدەن هۆکارەکەی ڕەنگە خۆمانی جاری وایە دیست بۆمان دروست ئەبێتەوە جاری وایە لە بیری ئەکەین ئومێدم وایە لەم بۆنانەدا جارێک تر بە خۆداچوونەوەی لایەنە کوردستانیەکان دروست بێتەوە جارێکی تر بیل لە مەسلحاتی خۆیان نەکەنەوە هەستی نەتەوایەتی بێنە پێشەوە چ پێ نەبێت گرتن کلی لە سەرکەفتنەیە ئێک و دوو پاراستن دیسا خوزەڤڕینە الخەلەتیت پێشیە یعنی ئەو زەرفێ سەر داهاتین خواستینەوەی چەندێ گۆرەی وی وەختی گۆرەی وی سەردەمی ڕفتاری بکەن ئەو ناخۆشیانە بەسەرمان هاتە لە ئەوەلی شۆڕش و حتا ئەخیر زۆر نامەتیمان سەرە دیەکانمان سوتاوە خەڵک دەربەدەر بوو کیمیاوی باران کریا ئەنفال کریا گشتێک مامەسەرات لەبەرەوە ئەوانەیە کە ئەمە بۆ ملەتی کورد گەلەیەکێ بەیەکێ نەرێ درۆکەی لە یادۆرەکانی مانجیسێ کورد دەبێت پند وەربگرێ ئەگە کورد یەک بگرێ باوەڕتە بێ هیچ شتێکەوە نابێت تقریبا تاقی هێز بوو دیار بوو لەو موقعی ئێستا جغرافی کوردستان دەکەێت بەڵام یەک نەبین بەخوا هیچ استفادەیەشی نابێ بۆ ئێمە و ڕابردوێشی باشمان نابێت دبێژن دەما تشتێک مرۆڤی کێم بیت مرۆڤ گەلک بەحساوی تشتی دکەن ئەوان هەفڵاتین بەڕێژی هەما تەکەسل وێ چەندەی کرد کە دەبێتن ئەم ئێگرتی بین تاکو بشین و بکارین بگەینە ئارمانجێن ڕاپەرینە هاتیە ئەنجامدان وامسەی بەڕێز مەژیت ناوە خەلێکێدا مەگەلک بەحساوی چەندەی کرد کە ئەو ڕاپەرینە هاتیە ئەنجامدان ساڵ 1991 گەلک ئارمانج یەتپاتینە جێ ئەپ نزبی بەڵام مەدوێتن نەها بزانین یعنی چ بکەین بوو پتر دەزڤەئانینە ئارمانجێن بەهارە نۆتەیەکێ بە سوود وەرگرتن لە قورئان بە پەیوەستکردنی بارودۆخی ئێمە بە گەلانی دیکە و بە نەتەوەکانی دیکەی ناوچەکە من هەر لە ئەوڵەوە چۆن پەیوەستم کردەوە بە
ڕزگاربوونی بەنی ئیسرائیل بەڵێ چونکە خوددا دەفەرمێت سوودی لێوەربگرن ئەوە ئێمە کە ڕادەپەڕین چۆن دەڵێ بەشێکی ڕەحمەتی خوددایە کە دوژمنەکەت دوژمنە سەرسەختەکەت پەلاماری وڵاتێکی وەکو کوێتەدا و 33 دەوڵەت لەسەری کۆ دەبنەوە و دەیشکێن و لاوازی دەکەن و تۆش دەتوانی ڕاپەڕی بەڵێ خۆ ئەوە ڕووی نەدا بە ئەو نابوو کەواتە دەڵێن ئاسانکاریەک لە ڕاپەڕیندا هەیە بۆ گەلان کە خوددا دەیکە چونکە ئیتر مرۆڤەکان دەرەقەتی ئەو جۆرە ستەمکارە زلهێزانە نایەن ئەو ئاسانکاری بۆیە خوددا لەباری بەنی ئیسرائیلی شەو دەفەرمێ وەجاوەزنا ببەنی ئیسرائیل البحرە بەڵێ وەجاوەزنا ئێمە ئیرادە و هێزە خودی گەلە ئەبینی کەواتە نەیفەرموو ئەوان جاوەزون نەهرە یعنی خۆیان پەڕینەوە چونکە ئاوەکەیان بۆ ئەکاتەوە بە ئاسانی تێ ئەپەڕن چونکە هەوڵێک هەیە لە ناخیانە دەیانەوێت ڕزگاریان بێ خوددا دەرگال لێکاتەوە وەک ئەو منداڵی ساوایی کە دەیەوێت پێ بگرێ تۆ ڕەوڕەوەیەکی بۆ دەکڕی خوددا یارمەتی بەنی ئیسرائیلیدا وەجاوەزنا ببەنی ئیسرائیل البحرە کە ئەمە لە پەڕینەوە دەی کە پەڕینەوە ڕۆیشتن وەکو باسم کرد لە پێش تۆزێک دو ئامانجەکە خاو بوونەوە لە گەشتن بە دو ئامانجەکە کە چوونە نێو خاکی پیرۆز بوو ئیدی تووشی ئەو تەی هەبوون کە خوددا دەفەرمێ 40 سەنەتەن یەتیهونە فی الأرض ئەمجا دوای ئەوەی کە چاک بوون ڕێک بوونەوە خۆیان گۆڕانکاریان لە خۆیاندا کرد ئەو کاتە چوونەوە ئامانجەکەی خۆیان کەواتە ئێمە ئێستا کە پێویستمانەیە سوود وەربگرین جا ئەوان کە سووریان لە ئامانجەکانی خۆشیان وەرگرت و چوونە خاکی پیرۆزش و ئیدی دوای ئەو ساڵانەی دواتر تەماشاکە دواتر سێرەکەی کە لەو یەکبوون و یەک ریزیە لا ئەدەنەوە جارێکی تر تووشی زۆر گرفتە بنەوە بەنی ئیسرائیل تەماشاکە کاتێک کە خۆیان داوا دەکەن مەلیکێکمان بۆ بنێرە داواکەن مەلیکێکمان بۆ بنێرە خوددا دەفەرمێ ئین الله قد بعث لكم طالوت مەلیک ئەوە تاڵوتی بۆ ناردن لە دوای تاڵوت ئەو پێغەمبەرانی کە مەلیکن و پێغەمبەرن ئەوە سولەیمان داود اینجا لە دوای داود عفوەن داود و اینجا دوای سولەیمان یعنی ئەمانە هەمووی پێغەمبەریش بوونە و لە هەمان کاتیشدا مەلیکش بوونە هەتا ئەم قۆناغانە بینی ئەمە قۆناغی زێڕینی بەنی ئیسرائیلە لە قورئاندا قورئان ڕوبەرێکی زۆر گەورەی پێداوە کەواتە دەگەی بە ئامانج لەسەر هەڵس و کەوتە باشەکانی خۆت و لەسەر ئەو ڕێسا و یاسایانەی کە خوددا داوای دەکا بۆ یەکگرتن و پشتی یەک بگرن ئەوە تا سەرکەوتونە ئەو کاتەش ئەمجا جیا بنەوە ئەمجا کە بەنی ئیسرائیل جێدا بێت لە قورئاندا جودا دەبنەوە چ دەبێ ئەرزەکەی خۆیان دابەشەکەن بە دوانەوە بەڵێ کە دابەشەکەن بە دووە نەوەی یەهودا و بنیامین دێن بەرەو خوار شوێنێک دروست دەکەن بە ناوی مەملەکەی یەهودا باش نییە نەوەکانی دیکەی یعقوب لای سەرەوە ئەوان نابلووسەکەن بە پایتەختی خۆیان دەوڵەتێکی تر دروستەکەن بە ناوی ئیسرائیل ینی ئەو نەوەیە بوو بە دوان یەکێکیان ئیسرائیلە و لە نابلووسە ئەوی دیکەشیان یەهودایە و لە ئۆرشەلیمە ئێنجا لەبەر ئەوەی بوو بەچی وەکو دوو ئیدارەی بوو بە دوو وڵات لە بینی خۆیان ئاوایان لێ کرد کە ئاوایان لێ کرد لاواز بوون بابلێکان ئەو دابەشبوونیان بینی هاتن پەلاماری مەملەکەتی یەهودایاندا هەمویان وێران کرد و سووتانیان و هەموویانیان هێنا کردیانە کۆیلە لە بابل ئیشیان پێیان کرد ئاشوریەکانیش پەلاماری مەملەکەتی ئیسرائیلەکەیاندا ئەوانیش ئەویان وێران کرد و ئەوانیان کرد بە کۆیلە و هێنایەن ئەمە اینجا لە دوای ئەوە جارێکی تر هەستانەوە جارێکی تر گەڕانەوە مانە هەمووی قورئانە بەنی ئیسرائیل چۆن دیان چۆن تی ئەپەڕنەوە ئەنکو جانەبێت تەژی تەکەزل ئەخفتنین وان بینەڕانەتکەتن کە یەکگرتن ئەساسە بوو پێشکەفتنەوە زۆر ڕاستە کەواتە لێرەوە دەڵێن ئەو 40 ساڵێک کە ئەمانەتی داون بوون و دوای هەستانەوە و جارێکی تروایان لێ هاتەوە خۆیان دابش کرد و وڵاتیان دابش کرد و تووشی شکست بوونەوە هەمیسان هەستانەوە ئەمە سەبەب چییە؟ خوددا پێمان دەڵێ ومن قوم موسى أمة يهدون بالحق وبه يعدلون ومن كواتا قومك موسى هر هموينا لنيويان دا هنديك هي ومن قوم موسى أمتك هي بابج كولش بباكم يهدون بالحق وبه يعدلون كواتا أو كسا داناو زاناو شاككاني نيو قوم موسى چونك هنو مابون أوانا رين ما يكن يعني استاكش هر بهمان شيوي هر بهمان شيوي أو دانايانيه كأمكار أنجام ددن لنيو قوم موسى دا كواتا لنيو قومي كردي دا لنيو قومي قلاني دي كشدا دبي أما أنجام دن أو مدي كتولا بازنكدا وندبي خدا فرمي 40 سنة يتيهون في الأرض آيات شلا خياني يا بيست خياني ياسي لسر خمان وستاو
تو مەجنێت 40 ساڵ ون بی بەس چییە مانای وایە زوو لێ دەرەچی یا درەنگ لێ دەرەچی ئێمە خۆمان پێبگەێنین ئێمە خۆمان تێبگەێنین ئێمە پێبگەین و تێبگەین ئەتوانین زووتر دەرچین نەچین جاری وایە 100 ساڵ ئێستا عەرەبەکانیش ئەم چیرۆکەی ببوورە چیرۆکنە ئەم بە دوواداچوونەی ڕووداوەکانی بەنی ئیسرائیل عەرەبەکانیش دەیخوێندنەوە عەرەبەکان دەڵێن ئێمە سەدان ساڵە لەو ونبوونەیە هێشتا ئومەی عەرەبیش دەڵێ ئێمە خۆمان نەدۆزیوەتەوە ئێمەی کوردیش لە دوای ڕاپەڕینەوە جۆرێک لە ونبوونمان بۆ دروست بووە ئەبێ ئامانجە گەورەکانمان بهێنینەوە بەم ئامانجە بچووکانەوە مەشغوڵ نەبین ئەم شتە بچووکانە چی ئەوە فڵانەوە ئەوەی وردن شتی وردوت هەیە کەواتە بەشتی زۆر گەورەوە کە وتمان چۆن ئەوان ادخلوا الأرض المقدسة التي كتب الله لكم ئێمەش ئامانجمان گەورەیە ئامانجمان دەوڵەتی کوردستانە لە نێو ئەو دەوڵەتەدا ئەیدوای چ دەکەی بارزکردنا ئارمانجێن ڕاپەرینێ gelek bihêne behezkirin û bihêne îsarekirin êkişwal armancanînek û digel neviyên nî a nifşê cidîd bibîte qenaetek defwan زۆر ڕاستە کەواتە یەکێک لەو حاڵەتانە ئەوەیە کە ئەم نەوەیە کە ئێستا لە دوای ڕاپەڕینە لەگەڵ ئەو نەوەی لە پێش ڕاپەڕینە هەوڵ بین ئەو شتە دروست نەبێت کە پێی دەوترێن ململانەی نەوەکان نابێ ئەوانەی ڕابردوو هەر لەسەر ئەوە بژین بڵێن ئێمە ناخۆشیمان دی و ئێمە ئەم خەباتەمان کرد ئەوە ڕاستە خۆ ئەم نەوەیەش خوا بێخوا هەموو دارێک بەرێکی نییە هەموو دارێک بەرێکی نییە ئەم نەوەیە و ئەم خۆشیەی کە ئێستا بە شێوە ڕێژەیەکەی هەیە ئەمە بەری داری ڕاپەڕینە ئەمانەوە بەری زیاتر بگرێ بەری زیاتر بگرێ دەوڵەت دروستکەی بگەی بە ئامانجەکانت نزیکبی لە دەوڵەتەوە لە نێویدا ومن قومی موسى أمة يهدون بالحق وبه يعدلون حق پیا دەکەی عادل پیا دەکەی دادپەروەری پیا دەکەی ئەوەی کە پێڵێن ئەستا سیستەماتیک پیا دەکەی وڵات بەرەو پێشبەری مانە هەمووی کردویانە لە نەتیجەدا کەواتە ئەم نەوەیە پێویستی بەوە هەیە چۆن بۆ ئەوەی ون نەبین دەڵێن ئەو سیارەیە بکڕە سیارەیەکی باش ئەڵێن GPS تایە ڕەبتە بە GPS ئەڵێن ئەهەندێ من لە شۆفێری نازانم بەڵام من جۆم لە شۆفێرەکان دەبێ باسی GPS دەکەن ئەو سیارێ بە GPS داناسرێتەوە لە کوێ و لە کوێنێ ون نابێ ئەڵەن ئۆتۆمبیلێک لە ئەوروپا دزراوە هێنراوە لێرە دۆزیوانە چکو بە GPS دۆزنەوە کەواتە GPS-ێکی نەتەوەیمان پێویستە GPS-ێکی نەتەوەیمان پێویستە نێڵێ ون بین لە ئامانجی نانەتەوەییدا لە ئامانجی نانەتەوەییدا کەواتە خدا فەرمووی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم آخر زۆر وردە یعنی نەیفەرموو يغيروا أنفسهم ناتوانیت تۆ خۆت چی دەکەی کە بە شتێکی تر ما بأنفسهم ڕۆمانەوەی دقیق چ لە نێویدا کەواتە لە نێو ئێمەدا کۆمەڵە شتێکی پێویستی بە گۆڕانکاریە ئەوانە بوو کە باسم کرد پێغەمبەر درودی و خوای لەسەر فەرمووی ترسنۆک مەبن ڕژد نەبن و بەخیل مەبن خەم لە ئێستا مەخۆن خەم وانە بێ بە معنای ئەوەی کە خەمێک دەستان بگرێت تووشی عەجز و بێتواناییتان بکە تووشی تەوەزەلی و تەماڵیتان بکە تووشی قەرزاریتان بکە هەمیشە چۆن دەڵێ چاوتان لە ئایندە بێ بە گەشتبینیەوە کەواتە دەڵێن چێون دەبێ هیچێک نەخشەی پێ نەبێ نەخشە ڕێگا دۆنی زۆرجار ئەو خەڵکی کەوا دەچێت بۆ شوێنێک وڵاتێک نازانێت نەخشەی پێەیە یان نەخشە لەسەر شاشەی ئۆتۆمبیلەکەی دەرەکەوێ پێی دەڵێ ئاوا بڕۆ ئاوا بڕۆ ئاوا بڕۆ جایمە نەخشە ڕێگایەکی ئاوامان پێویستە لە دوای ڕاپەڕینەوە بۆی ئەم ڕاپەڕینە بگا بە ئامانجەکەی خۆی کەواتە زاراوەیەکەیە یۆنانیەکان بەکاری دێنن پێی دەڵێن سەرکەوتنی بیرۆسی سەرکەوتنی بیرۆسی ئەوەیە بیرۆس سەرکەوت و وڵاتگەلێکی زۆری بۆ خۆی داگیر کرد و وەکو سەرکەوتنی چەکداری سەرکەوت بەڵام ڕۆمە لە ڕێی پێشکەوتنی زانستیەوە زاڵبوونەوە بەسەریدا کەواتە ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ ڕاپەڕین بە بەشێک لە ئامانجەکانی گەیشتووە بمانەوێ بە ئامانجەکانی خۆی بگا بەگشتی بمانەوێ سوود لە قورئان وەربگرین بمانەوێ وەکو گەلی کورد سوود لە ئاین وەرگرین ئەوە نمونەی گەورەی بەنی ئیسرائیلمان لەبەردەم بوو کە بەلای کەمەوە لە کورتەیە کە باسمان کرد دەکرێت زیاتر و زیاتری لەسەر زۆر باشە دەستت خۆش مامۆستای بەڕێز ساخ و سەلامەت بین ئینشاءالله بینەرین بەڕێز ڤی ئاوایی دەهینە دوماهیاوێ خەڵەکێ و دێ سوپاسیا وێن بەڕێژی کەین کە دگەلمە بەشدار بوون بینەریەدا هێوی ئەمە ئەوە ئەم گەلێکێ ئێگرتیوین و ئارمانجێن ڕاپەرینێ ئەوێن مەبدەستخوەی نای بپارێزین و ئەوێن نەیش بگەین ئینشاءالله و سوپاس بۆ هەفکارن بەڕێژی کە دگەلمەت ماندوو بوون ببینم خێر و شاد تا خەڵەکە غەدی بگەینێک